مەرجی نوێی تێیسامی بۆ هەرێمی کوردستان ئاشکرا کرا لەبارەی موچەی مانگی حەوتیش کاتی هاتنی ڕاگەیەندرا. پارتی فێڵ لەلایەنەکانی دیکەی حکوومەت دەکات بڕیاری سەپاندنی باجی بەسەر ئەنجومەنی وەزیران سەپاند، لابردنیشی کردە دەستکەوتی سەرۆکی حکوومەت. هۆشداری لەبارەی هەموارێکی مەترسیداری یاسای باری کەسێتی لە عێراق دەدرێت کە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. باگوێرەی زانیاریەکان تێیسامی داوای سەرجەم داهاتی نانەوتی هەرێمی کوردستانی کردووە تاوکو موچە خۆرانی هەرێم و بەشە بودجەی هەرێم خەرج بکەن. ئەوە لە کاتێکدا تاوکو ئێستا هەرێمی کوردستان 2000 تەنها نیوەی داهاتی باج و گومرگی ڕادەستی بەغدا کردووە نەوەک سەرجەم داهاتەکە. بەغداش داوای کۆی گشتی داهاتەکە دەکات. لەلایەکی دیکە نەرمین مەعروف ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاندووە لەگەڵ ناردنی لیستی موچەی مانگی حەوتی موچەخۆرانی هەرێم بۆ بەغدا دارایی عێراق دەست بە وردبینی لیستی موچە کردووە و لەگەڵ تەواوبوونی وردبینی بڕیاری خەرجکردنی موچە دەدرێت. دوێنێ لە بڕیارێکدا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم باجی لەسەر کۆمەڵێک پیشە لابن لەوانە ڕاگررتنی وەرگرتنی باز لەسەر چێشخانە و هۆتێلەکان و نەخۆشخانە تایبەتەکان و سەمونخانە و نانەوەخانەکان. دەرکردنی بڕیارەکە لە کاتێکدا کە کراوەتە دەستکەوتی سەرۆکی حکوومەت. پێشتریش کاتێک ئەو بازانە سەپێنران بە بڕیاری ئەنجومەنی وەزیراندران بۆ ئەوەی لایەنەکانی دیکەش بە بەرپرسیاردا بندرێن، بەڵام دەستکەوتی لابردنەکە پارتی ئامادە نەبوو بیکاتە دەستکەوتی ئەنجومەنی وەزیران، بەڵکو ڕاستەوخۆ کردیە دەستکەوتی سەرۆکی حکوومەت وەک بەشێک لە بانگەشەی هەڵبژاردن کە لە ژێر فشاری بەغدا کارەکە کراوە. وا بڕیارە ئەمڕۆ پەرلەمانی عێراق یاسای باری کەسی ژمارە 188 ساڵی 1959 هەموار بکاتەوە. ڕۆژەکە دەیەوێت مادەی دووەم و دێم هەموار بکاتەوە و باز لەوە بکات کە ژن و پیاو لە کاتی هاوسەرگیری دەبێت ئەو مەزهەبە دیاری بکەن کە دەیانەوێت حکم و بنەماکانیان بەسەردا جێبەجێ بکرێت و لە کاتی ناکۆکی نێوان ژن و پیاوێکی مەزهەب جیاوازدا مەزهەبی پیاوەکە جێبەجێ دەکرێت. جگە لەوەش دوو تۆماری مەزهەبی شیعە سوننا دادەندرێت بەر لە تۆمارکردنی گرێبەستی هاوسەرگیری لە دادگا. ئەمە جگەلەوەی مەرجی تەمەنیش بۆ هاوسەرگیری نەهەڵێت و ڕێگاش بە هاوسەرگیری دەرەوەی دادگا دەدات. شارەزایانی یاسا ئەم هەنگاوە بە مەترسیدار دەزانن لە پاشەکشە بەرەو دەوڵەتی مەزهەبی. ئاماژە بەوەش دەکەن بەهۆی ئەوەی هەرێمی کوردستان یاسای تایبەت بەخۆی نییە لە بواری باری کەسێتی یاساکە بەسەر هەرێمی کوردستانیش جێبەجێ دەکرێت. ستاندەر نویزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.